الدولة خاص في وزارة النفط. هي شركة المشاريع النفطية مشاريع بغداد منعهد قيادة القطاع النفطي. مدیر عامەکەی وەزارەتی نەوتی عێراق هەرایەکی گەورەی نایەوە لەم عێراقەکە گەندەڵی دەست لە قورگی بەرنادات و بیناقاقای گرتووە ڕۆژە و بەرپرسیان کاربەدەستێک بە گەندەڵیەکانی هەرایەکی نوێ دەنێتەوە یەکێک بە گەندەڵی دارایی یەکێک بە سیاسی و یەکێکیش بە گرفتی ئەخلاقی کە نوێترین نمونەیەم گەندەڵیانە ڤیدیۆیەکی بڵاوکراوەی عەلی وارد حەموود بەڕێوەبەری گشتی پرۆژە نەوتیەکانی عێراقە لەگەڵ لەنیا ڕەعد موحسین بەڕێوەبەری بەشی دارایی کە سەرانسەری عێراقی تووڕە کردووە. دوایی بڵاوبوونەوەی ئەم ڤیدیۆیە بە تایبەتی لەم ڕۆژانەدا شەپۆلێک لە تووڕەیی و ناڕەزایەتی لەناو خەڵکی عێراقدا دروست بووە چونکە ئەم بەرپرسە یەکەمین کەس نەبووە کە گەندەڵیەکانی ئاشکرا بوون بەڵکو نمونەی دیکەی وەکو ڕای جبوری پارێزگاری سەلاحەدین کە لە ماڵەکەیدا بڕی 1 ملیۆن دۆلاری ئەمریکی و 67 ملیارد دیناری شارد بووە و دەستگیرکرا نمونەی ئاشکرابوونی گەندەڵیەکانی بەرپرسانی دیکەی عێراقن لەم ڕۆژانەدا. سيكملون. لا انا ئەوەی باسکران نمونەیەکە لەو هەزاران گەندەڵیەی ڕۆژانە لەناو حکوومەتی عێراقدا ڕوودەدەن هەرچەندە عەلی زەیدی بە هاوکاری کابینە نوێیەکەی قۆڵی لە ڕاماڵینی گەندەڵکارانی عێراق هەڵماڵیوە و خەڵکی شپەی دڵخۆشن بەڵام لەلایەکی دیکەشەوە باس لەوە دەکرێت کە خودی ئەم هەوڵەی زەیدیش پرۆسەی پاکتا و تەسفیە سیاسی بێت بۆیە دەگوترێت ئەم عێراقە ناوکی بە گەندەڵی بڕاوە.